وي لو هەڵایە ئەم جارە چی قەومایە لە نێوان دوو ژندا سعدی ئەو سعدی چێوە چوو سعدی لێ بزر بوو ئەی هاوار بە ماڵم سعدی چیت کرد لە حاڵم ئەم مۆبایلم غەڵەت کردم لە جات ئین خۆم ئیشنم هێناوە ئەوەندە ئەنگۆ بختان چینە کاچی من مۆبایلی خێزانی فەقیرەی ئەو ڕۆژە مناقەشەم نەبوو لەگەڵ ئەو کوڕە تۆزێ دەستەوەی خەمان کردی هەر ڕەشاکە دەزانە زۆر سەیری ئەو هەموو پارەیە لۆ چییە؟ یعنی سیقم پێ ناکەیت یعنی دەست خۆش بێ دەست خۆ بۆ پێشتریش وا بووی بۆی نەمتوانین لەگەڵت بژین خواحافیز پێت دەرێم وەرە پێت دەرێم شیرین دێریە لە تورکیە جواب لە تۆ کورە تو تەواوی کورەمە هەتا ئێستا کارتی نیشتیمانیمان نییە دایکە ڕێکەش زانێ حەزم لە ڕەنگی سوورە سعدی زەوقی جوانە من دیقەتم ماوە کورە کاکە ڕەشیجنی لە چێ بۆ ڕەشیجنی نییە ئێ خوش چی؟ موبایلی خوشکی چ دەکا لە کەس سعدی وەڵا دەرێ هەندێک ناوی ناو مۆبایلی بینەگەنە نادەم ئاسان چاولێ تەلەفۆن لە بۆ لیمۆی دەکا دی ئەتوو حەمباڵی خۆشنەکەت حەمباڵ نیە موبایلی ناو سارە لە بیر چووە دوو ماڵ و یەک سعدی دووشەممە کاتژمێرنەوە